بیدرانی بەڕێ سڵاوتان لەبێ خۆشحاڵم لە بەرنامی تیرۆژ بە ئێوەی ئازیز شادەبمەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان و هاتنی گەشتیارانی خوار و ناوەڕاستی عێراق بۆ هەرێمی کوردستان و سلێمانی بە تایبەتی بە میوانداری زۆر بەڕێز کاک ئارامشوان و تەبێژی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی. بەخێربێ. زۆر سپاس بۆ تۆش. وەک ئەزانین کە گەشت و گوزار یەکێکە لە سێکتەرەکان کە زۆربەی وڵاتان پشتی پێ ئەبەستن و ئابوورێکی بەهێزیانێ لە ڕێگەی گەشت و گوزارەوە. بۆچی هێتا ئێستا لە هەرێمی کوردستان ئاوڕێکی جددی نەدراوەتەوە لەسەر ئەو بابەتە بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبارە بۆ گەشت و گوزار؟ دیارە هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە کە حکومەت لە سەرەتای دروستبوونیەوە لە ساڵی 91 بەدواوە گرنگی بە کۆکردی گشتەکانی تری حکومەتداوە کەرتی تەندروستیە، خوێندنە، کارەبە، ئاوە هەموو کەرتەکانی تر، بەڵام بەداخەوە کەرتی گەشت و گوزار لە سەرەتاوە ئیهمال کرابوو و ساڵانێکی کەمە کە بۆتە جێگەی بەیاخی حکومەت، بەڵام بەشە جێگەی بەیاخی یەکەمی حکومەتی ژنیە، بەڵام باشترێکە لە جاران هەر بۆیە تاوکو ئێستامە خاوەن وەزارەتێکی تایبەت بە خۆمانی کە وەزارەتی گەشت و گوزار بێت، بەڵکو بەشێکین لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار. ئەمانە بۆتە هۆکارێک بووی کە وا بکات دەستکراوە نەبی لە کار و پرۆژەی گەورە نەتوانیت پلانی گەورە دابڕژی، نەتوانی پلانە گەورەکانی کە لە خەونی هەموو یەکێکماندا بوونی هەبووە جێبەجێ بکەی، نەتوانی بودجێشی زەبەلاحت هەبێ وە کوی وەزارەتەکانی دیکە، یاسایەکی تایبەت بە خۆت هەبێ بۆ جێبەجێکردن و جێکردنەوەی دەسەڵاتی خۆ لە ناو پرۆژە گەشتیارەکاندا. ئەمانە هۆکار بوون بۆی کە وا بکەن کە کەرتی گەشت و گوزار کە نەتوان بچێت لەسەر پێی خۆی، کە ئەمەش هۆکاری سەرکیەوەیە کە حکومەت تاوکوسەر نەیتوانیوە گەشت و گوزار بکاتە جێگەی بەیاخی سەرەکی خۆی. بەڵێ، هەرچەند ئێمە لە سەرەتای ساڵی 2020 بەڵام ڕێژەی گەشتیاریان گەشتیار چۆن بووە بەپێ و ئامارەی کە لە بەردەستی ئێوەیە بووە بەپێ ئەو ڕێژەی ئەو گەشتیارانی کە هاتوون بۆ سەری ساڵی نوێ لە بۆ شاری سلێمانی؟ دیارە ئەگەرێمەکەمە بگەڕێنە دواتر، ئێمە ساڵی 2019 بە گشتی زیاتر لە 1,700,000 گەشتیارمان هەبووە کە هاتوون بۆ سنووری پارێزگای سلێمانی و زۆرینەی گەشتیارانیشمان بریتی بوون لە گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراق. بۆ هاوکات لە بۆنەی سەری ساڵدا تەنها لە ماوەی هەفتەیەکدا زیاتر لە 7,000 گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردبوو کە ئێمە پێشبینی ئەومان دەکرد کە هاتین گەشتیارانمان ڕوو لە کەمبوونەوە بکەن، چونکە ساڵی پێش ئەوە لە هەمان بۆنەدا نزیکەی 45,000 گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردبوو بۆ بۆنەی سەری ساڵ. بەڵام ئەو ڕێژەیە لە ئاست چاوەڕوانی ئێوەیە بوو یاخود کەمتر؟ نەخێرمە تەسەوەرمان ناکرێت ڕۆژە زۆری گەشتیار ڕۆمان تێ بکات بۆ حکومەی کە ئەو بارودۆخە نەخوازراوی ئەمڕۆ لە ناوەڕاست و باشوور عێراقدا بوونی هەیە کە بارودۆخی سیاسی و ئەمنی لە ناوەڕاست و باشوور مستەقر نییە و جێگیر نییە. پێشبینی ئەومان دەکرد کاتی گەشتیارانمان بە ساڵی پێشخۆی ڕوو لە کەمبوونەوە بکات، بەڵام پێشبینەکانە پێچوانە دەرچوون، نەک هاوتای ساڵی ڕابردوو خۆی دەرچۆ، بەڵکو نزیک بۆ لە دوو هێندەی ساڵی ڕابردوو کە هاتین گەشتیارانمان ڕوو لە زیادبوون بوون، کەواتە ئەو بارودۆخە نەخوازراوی ناوەڕاست و باشوور نەبوون هۆکارێک بووی کە حەز و ئارزوو گەشتیاران دابمبرکێنێت وا بکەن کە نەتوانن سەردانی هەرێمی کوردستان یاخود شاری سلێمانی بکەن. بەڵێ، ئەمە تەنها لە ناوەڕاست و خوار و عێراق ئاماژەت پێ، ئەی لە وڵاتانی دەرەوە بۆ ناو هەرێمی کوردستان یاخود بۆ ناو سلێمانی هیچ ئامارێکت هەیە لە بەردەست؟ ئێمە بەگشتی هاتین گەشتیارانمان زۆرینان گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراقن بە پلەی یەکەم. بە پلەی دووەم گەشتیارانی ڕۆژهەڵاتی کوردستان یاخود وڵاتی ئێرانن کە ڕۆماتێ دەکەن و بە پلەی سێمیش گەشتیارانی بیانین کە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاوە ساڵانە دەیان گروپاتی گەشتیاریمان هەیە. ئەم ڕۆژێکی کەمن بەڵام دڵخۆشکەرن کە ساڵ بە ساڵ ئەم ڕۆژێ ڕوو لە زیاد بوونە. تەنها لە ساڵی 2019 چەندین گروپان هەبوو کە لە وڵاتی سینەوە هاتوون، لە وڵاتی هۆڵەندا، لە ئیسپانیا، لە ئەمریکا کە ڕەنگە لە ڕووی گەشتیاری و ئەوان زۆر پێشکەوتر دەکەن لە ئاست هەرێمی کوردستان و شاری سلێمانی، بەڵام گەشتیارانی بیانی زۆر کات ئارەزووی ئەوەکەن سەردانی شوێنێکی جیاوازکەن، کللتوری جیاواز بێت، زمانی جیاواز بێت، خواردنی جیاواز بێت. بۆیە بەلای ئەوە گرنگ نییە کە لە ڕووی گەشت و گوزاریەکەەوە ئەمە تاشەن پێشکەوتین، بەڵکەوەی کە لەلای ئەوان گرنگە ئەوان نەتەوەیەکی جیاواز بناسن، کللتوری ئێمە ببینن، جلوبەرگمان ببینن، خواردنمان تاقی بکەنەوە. بۆی ئەمان هۆکار بووی کە واکار ساڵە دوای ساڵ هاتنی گەشتیارانی بیانیمان بۆ شاری سلێمانی ڕوو لە زیاد بوونە. بەڵێ، یەکێک لە کێشە سەرەکیەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی گەشتیار یاخود گەشت لە هەرێمی کوردستان ڕێگەوبانە. ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی بیرتان لەوە کردوێتەوە ئەو هاوینە هەوارانە یاخود ئەو شوێنە گەشتیاریانی کە سەر بە پارێزگای هەرێمی کوردستانن ڕێگەوبانیان ناخۆشە بۆ گەشتیار تووشی کێشە بێ، هەم بۆ دانیشتوانی
ناوخۆش ناخۆشە هیچ بیرتان لەو کرێتەوە لە ڕێگەی ئەو پارەی کە لە ڕێگە گەشتیاریەوە دەست ئەکەوێت ئێوە خۆتان ئەو ڕێگە و بانانە چاک بکەن دیارێکی لە گرفتە سەرریشەکانی ئێمە وەکو گەشت و گوزار بریتێلەوەی کە بودجێشی کەممان هەیە و بودجە کەمەی کە هەمانە ناتوانین کوی گشتی پێداویستی و کەم و کوڕەکانی گەشت و گوزاری پێ چارەسەرکەنیش لە گرفتە سەرریشەکانی ئێمە ڕێگاوبانەکانمانن کە وەک جەنابەت باست کرد کە زۆر ڕێگاوبانی ناوچە گەشتیارەکانمان هەیە وێرانن یاخود کۆنن یاخود ئەسەن هەر ڕێگەی هاتوچەی بۆ دروست نەکراوە ئەمیشەکە لە گرفتە سەرریشەکانی ئێمە کە لایانی معنی بۆ کارانە کە پێویستە هەستن بە کارەکانی خۆیان بە ڕاگەشانی تۆڕی ئاوە یاخود کارەبا یاخود ڕێگاوبانەکان ئەوان بە کارەکانی خۆیان هەڵناسن ئەو بەتە هۆی بارگرانیی گەورە لە سەرشانی گەشت و گوزار کەوە بودجە کەمەی کە هەمانە ڕاستە داهاتمان زۆرە بەڵام داهات زۆریەکە ناتوانین خەرجی بکەینەوە تەنها لە سەدا حەفدەی داهات دەتوانین خەرجیکەنەوە ئەو داهاتی لە سەدا حەفدەیە هێندە بەڕشی کەم دەکات کە بەشی ئەوە ناکات دوو ڕێگەوبانی باشی پێدروستکە بۆ ناوچەیەکی گەشتیاری تەنها بەشی ئەوە دەکات کە کەم و کوڕیە سەرەتاییە بچووکەکانی خۆمانی پێدابین بکەین بۆ ئەمە بۆتە گرفتێک لە بەردەم کەرتی گەشت و گوزار هەمیشە نەتوانێت کە ڕێگەوبانی تازە ڕێگەوبانی باش بۆ هاوڵاتیانی و بۆ گەشتیارانی خۆی دابین کە بۆ ناوچە گەشتیارەکان بۆ هیوایان کە لە داهاتوو ئەو دانە معنیانی کە پەیوەستن بەکاری دروستکردنی ڕێگاوبانەکان و نۆژەنکردنەوە ڕێگاوبانەکانی دەروی شار بەکارەکانی خۆیان هەڵبستن و نەبن بارگرانێکی گەورە لەسەر شانی گەشت و گوزار. بە حکمیەوەی هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبارەوە پێشتر باسمان کرد هەر چوار وەرزەکەی تیا دەرئەکەوێت لە پلانی ساڵی 2007 وەزارەتی شاباز لەوە کراوەکە لەمە دووە زیاتر کار لەسەر هێنانی گەشتیاری زستانە ئەکرێ تا ئێستا چ پرۆژەیەکتان هەبوو بۆ ئەو کارە و لە شاری سلێمانی و دەوروبەری پرۆژەتان چییە بۆ هێنانی گەشتیاری زستانە؟ دیارە بەگەشتنی هاتنی گەشتیارەمان لە دوو وەرزی تایبەتدا ڕوو دەکەنە شاری سلێمانی خۆت هەرێمی کوردستان یەک لە وەرزی بەهاردا کە تەنها لە ماوەی هەفتەیەکی پشتۆکانی نەورۆزدا بە خەت چەندین مانگی ساڵ گەشتیاران ڕۆما تێ دەکەن بە هەمان شێوە لە کاتی وەرزی سەرما بە تایبەت بەفر و بارانەکاندا بە تایبەت بەفر گەشتارێکی زۆر و بەرچاو ڕۆمان تێ دەکەن بەڵام گرفتی سەریکی ئەمە لەوەدایە کە مانەوەی بەفر و کۆبوونەوەی لە ناوچە گەشتیارەکانی خۆ ناوچە شەخایبەکان فترێکی زەمەنی زۆر کەم دەبێنێتەوە و شوێنەکەی و هەڵکەوتەی جوگرافی ئەمە وایە کە بوونی بەفر فترێکی زەمەنی زۆر کەمە بۆی لەو فترە زەمەنی کەمەدا کەمترین وەبەرهێن کەمترین سەرمایەدار بیلۆ دەکاتەوە کە پرۆژەی گەشتیاری لەو ناوچانە دروست بکە بۆ چونکە داهاتەکەشی محدود دەبێت و لە ساڵێکدا ڕەنگە چەند هەفتەیەکی ساڵ گەشتیار ڕووی تێ بکات و شوێنەکەی قەرەباڵغ بێ بۆیە گرفتی سەریکەمە لەوەدایە کە وەکو حکومەت بۆ خۆمان خاوەنی پرۆژەی استراتیژی و گەشتیاری گرنگ نین پشتمان بەستەوە بە کەرتی تایبەت و بە سەرماداران و بەرهێنەران و ئەوانیش هەوڵ نادن کە پرۆژەشی گەشتیاری گەورە و استراتیژی لە ناوچەیەکی دوورەدەستدا دروستکەن کە دڵنیا دەبن داهاتەکەی چەند هێندەی خۆی چەند هێندەی مەسروفاتی خۆی دەرهێنێتەوە و دڵنیا دەمەلوێت کە چوار وەرزەی ساڵ گەشتیار ڕویان تێ دەکات ئەمە یەکێکە لە گرفتە سەرشەکانی ئێمە هەرچەندە ئێمە چەندین ئۆفەری تایبەتیشمان بۆ بەرهێنەران و سەرمایەدارانی خۆمان لە ڕابردوو خستوە بەردەست بە پێدانی زەوی بە پێدانی خەرزی گەشتیاری بە ئاسانکاریکردن بۆیان بەڵام کەمترینی وەبەرهێن و هاوڵاتی و سەرمایەدار ڕویان تێکردین کە پرۆژەی گەشتیاری گرنگ و استراتیژی دروستکەن ئەوەی کە هەیە پرۆژەی بچوک و مامناوەندن و زۆرینی پرۆژەکانی ناو سنتەری شارەکاندا کۆبووەتەوە ئەمە وای کورەکاتنی گەشتیارانمان ئەگە لە وەرزی زستاندا تەنها بۆ بینینی دیمەنە سروشتە دڵڕفێنەکان دەچن نەک بۆ پرۆژەی گەشتیاری گرنگ و استراتیژی چکە بە گشتی لە سنووری پارێزگای سلێمانی پرۆژەی استراتیژی گەشتیاری زستانەمان نییە. یعنی ناشمان بێت لە ئەم ساڵە هیچ پرۆژەیەکمان نابێت پرۆژەکانی ئێمە وەکو پێم وتیت ئێمە پشتمان بەستەوە بە کەرتی تایبەت و کەرتی تایبەتیش تاکۆم دەقێن هاتوۆتە پێشەوە هیچ بۆ بەرهێنەرە هیچ سەرمایەدارەکە پلانی دروستکردنی پرۆژەی استراتیژی گرنگی گەشتیاری زستانی هەبێت ئەوەی کە هەیە پرۆژەکان پرۆژەی ئوتێلن ڕێستۆرانتە ئەمانەی کە بەگشتی هەن بەڵام پرۆژێک کە بریتیبە لە چالاکی گەشتیاری زستانە بەگشتی تاکۆم چرگە ساتە پرۆژەشی گەورە و استراتیژی ڕۆبەڕۆمان نەکراوەوە داوامە لێ نەکراوە لە هیچ شوێنێکی سنووری پارێزگای سلێمانی جێبەجێ بکرێت. بەڵام ئێوە وەکو بەڕێوەبەرایەتەکەتان هیچ کۆمپانیایەک ڕادەسپێرن بۆ ئەوەی کە گەشتیار بێنە ناو هەرێمی کوردستان و گەر بێنن باشە بۆ ئێوە چۆنە یعنی ئێمە سەرجەم کۆمپانیا گەشتیارەکانمان ڕاستماردووە و کردومانە بە ئەمری واقع لە سەریان کە دەبێت چۆن گەشتیاری ناوخۆی دەبنە دەرەوەی وڵات بە هەمان شێو گەشتیارانی بیانیش بێنە ناوخۆ ئەگەر ئەو کارە بکەن ئەو کال لە ڕستوماتی ساڵانی خوان لەلایەن گەشت و گوزارە دەبەخشرن کە چەندین ملیۆن دینارە بەڵام ئەگەر
هەوڵ نەدەن گروپاتی گەشتیاری لە دەروی وڵات نهێنن بۆنەوە هەرێمی کوردستان و شاری سلێمانی بڕیارمەنداوە کە لەو ڕسوماتانەی خۆیان لیان خۆش نابین ئەمە بۆتە هاندەرێک و زەختێک لەسەر شانی کۆمپانیا گەشتیارەکان کە ئیجبارمان کردوون بۆی کە دەبێت گروپاتی گەشتیاری بێنن هەر ئەمە شەوای کردووە کە لە ماوەی ساڵی 2019 بە نمونە شاری سلێمانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان زۆرترین گەشتیار ڕووی تێکرده بوو و یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەو زەختەیە کە دروستمان کردووە لەسەر کۆمپانیا گەشتیارەکان کە ناچارمان کردوون بۆی کە زۆرترین گروپاتی گەشتیاری لە دەرەوە بهێنن بۆ ناو هەرێمی کوردستان و شاری سلێمانی نەک بە پێچاوانە بیبەنە دەرەوە. بەڵێ نوێترین پلانتان بۆ ساڵی 2020 وەکو بەڕێوەبەرایەتیەکەتان چییە بۆ ئەم ساڵ؟ ئێمە هەر لە چەند هەفتەی داهاتوو ئێمە دیداری نێرگزی گەشتیاری دوو هەم ساز دەکەن کە ساڵی پار لە مانگی دوو هەمان دیدارمان ساز کرد بە بەشداری پێکردنی زیاتر لە 300 کۆمپانیای گەشتیاری لە ناوەڕاست و باشوور و عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە عەرەبیەکان لە چەندین کۆمپانیای وڵاتانی ئەوروپی و ئەمریکی کە هانمان دەدان و ئاسانکاریمان بۆ دەکردن و ڕێنمێنیمان دەکردن بۆی کە چۆن توانن گروپاتی گەشتیاری بێنە هەرێمی کوردستان و چۆن هاوکاری دەکردن چۆن ڕێنمێنی دەکرێن و بوو بە هۆکارێک بۆی کەوای کرد هەر لە دوای سازدانی ئەو دیدارە دەیان گروپاتی گەشتیاری لە وڵاتانی ئەوروپی و ئەوڕۆپا بکەنە شاری سلێمانی و بۆ ئەم ساڵیش هەمان پلانمان هەیە کە لە چەند هەفتەی داهاتوو دیداری نێرگزی گەشتیاری دووهەم لە شاری سلێمانی ساز دەکرێت کە ئەم ساڵیش دیارە پلانەکەمان فراوانتر و چالشەکانی بەرفراوانتر دەبن کە بێتە هۆکارێک بۆی کە وا بکات کۆمپانیا گەشتیارە زیاترەکان بینینە ڕووبکەنە شاری سلێمانی و هێڵی فڕۆکەوانیە ئەوروپیەکان هەوڵ بدەین ئاسانکاریان بۆ بکەین و هاندەریان بین بۆی کە بتوانن گروپاتی گەشتیاری زیاتر و هێڵی فڕۆکەوانی زیاتر بێنن لە شاری سلێمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی چونکە چەندەوە گەشتانە زیاتر بێت هێندە هاتنی گەشتیارانمان زیاتر دەبن جگە لەوە ئێمە بەشداریکردمان لە پێشنگانی و دەوڵەتی گەشتیارەکان لە وڵاتانی ئەوروپی بۆ ئەم ساڵ لە پلاندایە کە چەند بتوانین بەشداری بکەین بۆی کە بتوانین پەیامی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بگەینە وڵاتانی بیانی بۆ گەشتیارە بیانانەی بناسێنین کە ئارەزوی بینینی شوێنی جیاواز خواردنی جیاواز کە لە پوری جیاواز دەکەن بۆی کە ببینە هاندەرێک بۆی کە زۆرترینی گەشتیار ڕاکێشین بەلای شاری سلێمانی و چۆن لە ساڵی پار سلێمانی پلەبەندی یەکەمی هەبوو لە ڕاکێشانی زۆرترینی گەشتیار هەوڵ بدەین بۆ ئەم ساڵیش هەمان لەو ڕۆژی ساڵی پاریش زیاتر ڕاکێشین بۆ شاری سلێمانی. هاوکارانم راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین بە بینی ئەو راپۆرتە کۆتایی بە بەرنامەکەمانێنین و زۆر سوپاس بۆ بەڕێز کاک ئارام شوانی کە بەڕێزیان وتەبێژی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی سوپاس بۆ ئامادەبوونێت. سوپاس بۆ ڕێدشتن. کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان هەرشاد بن. شەپۆلێکی بەفربارین ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و لە شاری سلێمانیش هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە چیای ئەزمەڕ و گۆیژە دەکەن هاوڵاتیانیش ئاماژە بەوە دەکەن و دەڵێن دڵخۆشین بە بارینی ئەم بەفرە و ئەم ڕۆژ هاتوین تا کاتێکی خۆش بەسەربەرین. ئێمە لە دوێنەوە ئامادە باشیمان کردووە لەبەرەوەی سەرماسۆڵێک ڕووی کردوتە هەرێمی کوردستانەوانە بە تایبەتی چیای ئەزمەڕ ئێمە داوا لە برا شۆفێرەکانمانەکەین کە پابندبی ڕێنمایەکانی هاتوچۆ بن لەبەرەوەی ئێستا بم بەیانی زۆر ئێمە هاتوین ئستایەکی سەرەوەمان کردووە دار و بەرد هەمووی بەستوێتی بۆ سەیارەی کە فۆر درایڤەر نەبێت ناتوانێت بە هیچ شێوە یەکسەر ئەگەر ئەو یارانی کە بەرزیشن و سەر ئەکەون ئەبێ ئاگایان لە خۆی بێ پابندی ئەو ڕێنمایانە بن کە هاتوچۆ بۆیان دانێن شکر لەخوا بەزابێ هیچ حاڵەتێکی وانەبووە بەس پێداگدانی یەک دوو ئۆتۆمبیل بۆ ئەویش شکر لەخوا بەزابێ سەرنشینەکان سەلامەتن. طبعا بەفربارین جێویش تایبەتە بە تایبەتی لە سلێمانیە و چیاکانی ئازمەڕ و دەوروبەری سلێمانی ینی کەشوهەوایەکی زۆر خۆش دروستەکە کە لە ساڵێکە چەندجارێکە ترەوە فرسەتێکە و بۆ خەڵکی سلێمانی خۆی گەورە دابینی کردووە کە ینی هەز بە مرتاحەیەکی هەز بە شتێکی دنیا سپی پۆشە دنیایشکێ یان جێویشکێ بەڕاستی خۆشێک و جێویکی تایبەتیە وەڵاهی طبعا لەگەڵ هەموو کەسی لەگەڵ عایلە و برادر و دۆست و کەسوکاری خۆیان ئەمەش بە هەمان شێوە جێوێکی خۆش و ئینە بەڵێن هەتاویشە یعنی ئەگەر لەم کاتە نابێت ڕێگاوان سەلامەتە بە خۆشی مناڵەکانیشەوە هاتووی. ماوەی چەند ڕۆژێکە بەفربارین لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و تا بەرەبەیانی ئەمڕۆژ بەردەوام بوو هەروەها لە ناوچە شەخاویەکان بەفرێکی زۆر باریوە و ئەمەش بۆتە هۆی دروستبوونی ئاستەنگ لە بەردەم شۆفێران و بەتایبەت لەو شوێنانەی کە بەفری زۆری لێباریوە و هاوڵاتیان ڕووی تێدەکەن.